لە مەیدانێکی تەقەکردن لە زاپۆریژیا لە باشووری ڕۆژهەڵاتی ئوکرانیا 6 ژن خەریکی ڕاهێنانن بۆ فێربوونی بەکارهێنانی تفەنگی کلاشینکۆف. لە دوورەوە سەرنجیان لەسەر پێکاندنی ئامانجەکانە. زۆربەیان گەنجن و جلوبەرگێکی سەوزی زەیتونیان لەبەردایە. ئەمە سێهەم ڕۆژی ئەوانە لە سەنتەری هەستی شەشەمدا کە ناوەندێکی ڕاهێنانی ئەمنیە لە شارەکەدا. تیمێکی پسپۆر لە سەنتەرەکەدا ئەم پلانەیان دامەرزاندووە کە لە ڕێگایەوە ژنان فێری لێهاتووی چەک و تاکتیکی شەڕی شارەکان بکەن. تیمێکی پسپۆر لە سەنتەرەکەدا ئەم پلانەیان دامەزراندووە کە لە ڕێگایەوە ژنان فێری لێهاتووی چەک و تاکتیکی شەڕی ناوشار بکەن. لەگەڵ نزیکبوونەوەی شەڕ لە شارەکەدا ناتالیا باسۆڤای تەمەن 47 ساڵ بیلەوە دەکاتەوە خۆی فێری بەکارهێنانی چەک بەباشی بکە. ئەو دەڵێ پێشتریش زانیوێتی تەقە بکە بەڵام نەیزانیوە چۆن بە دروستی ئەو کارە بکات. من تەنانەت پێش جەنگ دەستم کرد بە فێربوونی چۆنیەتی بەکارهێنانی چەک و تەقەکردن. سەردانی مەیدانی تەقەکردن و مەشقەکانم کردبوو. هەوڵم دابوو تێ بگەم چییە، زۆر حەزم لێی بوو. ئێستاش پێویستە دێین بۆ بینینی ڕاهێنەرەکان. ئەو وانەمان پێدەڵێنەوە کە بە دروستی ئەو کارە بکەین. ئێمە پێشتر نەماندەزانی چۆن بەباشی تەقە بکەین. لە ئیستادا هاوسەر و کوڕەکەی ناتالیا لە هێڵی پێشەوەی شەردان هەروەها زاواکەشی. لە کاتێکدا پیاوەکانیان لە دەرەوەن بۆ شەڕکردن، ئەو کچە تەمەن 29 ساڵەکەشی هەڵدەدەن تا دەتوانن لەبارەی شەڕی ناوشاریشەوە خۆیان فێر بکەن و ڕاهێنان بکەن. بێگومان کاتێک دەتوانیت کارێک بکەیت بۆ نەیکەیت. هەڵگرتنی چەکی مسلسل ئەوەندەش ترسناک نییە. هاوسەرم، باوکم و براکەشم لە شەردان کە گەڕانەوە دەزانن ئێستا لە چەک تێدەگەم و دەتوانم هەڵی گرم. ناوەندی ڕاهێنانەکە پێشتر تەنها مەشقی بەکارمەندانی سەربازی یان چەکدارانی بەرگری نیشتمانی کردووە، بەڵام لە ئیستادا ژنانی زیاتر و زیاتر لە زاپۆریژیا دێنە پێشەوە کە مەشقیان پێ بکرێ بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن بۆ بەرگری لە شارەکەیان لە ئەگەری هێرشی سەربازی هێزەکانی رووسیادا. بە پێی یاسای سەربازی مەشقەکان بۆ هەموو دانیشتوانی شارەکە بەخۆڕاییە. سرجی بێڵێن کە سەنتەری ڕاهێنانەکەی دامەزراندووە دەڵێ خولە سەرەتاییەکان بریتیە لە فێرکردنی خوێندکاران بۆ ئەوەی بزانن لە کاتی تەقەکردندا چۆن بوەستن بۆ ئەوەی تەقە لە ئامانجەکان بکەن و هەروەها فێری تەکنیکەکانی کۆنتڕۆڵکردن و شێوازی جیاوازی تەقەکردنی چەکیان دەکەن. Дається трошки тактики. Чому? Тому що چەند مەشقێکی تاکتیکیمان بۆ خەڵکی مەدەنی دەست پێ کردووە، چونکە کاتێک داگیرکران دێنە ناو شارەکە شەڕی ناوشەقامەکان ڕوو دەدات و بارودۆخێکی ناخۆش دروست دەبێت. شەڕ دەگاتە ناو خانۆکان و ژێرزەمین و دوکانەکانیش پارێزراو نابن. لەوە تای لەشکەرکشی رووسیا لە 24 مانگی دووەوە دەستی پێکردووە، نزیکەی 4000 کەس لەم ناوەندەدا ڕاهێنانیان پێکراوە و فێرخوازان دەڵێن ئێمە مەشق و ڕاهێنان دەکەین بۆ بردنەوەی شەڕەکە لە شاردا و بۆ ئەوەی شارەکەمان بێهیوانەکەین. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.